ساڵتە لەبێت بینەرانی کورسات خۆشحاڵین کە ئەم شەویش لە بەرنامەی پانۆراما پێتان گەشتینەوە قساکەین لەسەر ڕۆڵی یەکێتی لە پرۆسەی یاسادانان لە چوارچێوەی خزمەتکردن بە خەڵکی کوردستان بۆ ئەم شەویش میوانداری بەڕێز کاک زیاد جەبا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە لە پەرلەمانی کوردستان کە لە ستۆدیۆیە لەگەڵمانە بەخێربەی کاک زیاد زۆر خۆشحاڵین سوپاس دەکەین کە کاتی خۆتدا بێمە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەشدارە لە حکوومەت و ڕۆڵێکی کاراشی هەیە لە پەرلەمانی کوردستان و سەرۆکی پەرلەمانیش لە ئێستادا لەم خولە لە یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئێوەی پەرلەمانتارانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانی هەمیشە ڕۆڵێکی گەورە و کاریگەرتانە بوو بۆی کە ئاڕاستەی یاساکان لە پەرلەمانی کوردستان کە دەرەچێنرێت بە لە پێناو خزمەتی خەڵکی کوردستانە بێت و یاسا گرنگەکانی هەمیشە ڕۆڵ و ئێوە دەورتان تیا هەبووە. یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند توانیوێتی ئەو یاسانی کە دەرەچێت لە پەرلەمانی کوردستان لە پێناو خەڵکو و لە خزمەتی خەڵکی کوردستانە بێ کاک زیاد. زۆر سپاس سێوارتان باش ئێوارە بینەرانتان باش سپاس. لە ڕاستیە ئەگەر پێناسەیەکی موەسسەکە بکەیت ینی دامەزراوەی پەرلەمان دامەزراوەیەکی هەڵبژێراوی خەڵک ئەمەزراوەیەکی کە ئەرکەکەی بریتە لە چەند ئەرکێکی سەرەکی هەیە یەکێک لەوانە دەرچواندنی یاساکان دووهەم ئەرکی بریتە لە چاودێریکردن هەرچی چاودێریکردنی حکوومەت و کامە دوو ئەرکی ئەساسین ئێمە لە ڕابردووە بۆ یاساکان پەرلەمانی کوردستان لە هەموو خولەیەک بە دوایەکان ئەوەی کە بۆشایی یاسایی بێ لە کۆمەڵگەی کوردەواریە درکی پێکرا بێت و پێویست بوو بێ کە پرۆژێ بۆ پێشکەش کراوە بۆتە یاساش بە دوو جۆر پرۆژە پێشکەشەکرێ بە پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان یەکیان ئەو یاسایانن کە ئەو پرۆژە یاسایانن کە لە حکوومەتەوە ئەنێرێنە پەرلەمانی کوردستان و ئەوەشی کە ئێستا بە پێی پێڕە و بە هەر ئەندام پەرلەمانێک دەتوانێت پرۆژێک پێشکەش کات دیارە و پرۆژانەی کە لەلایەن فراکسیۆنەکان یان ئەندامانی پەرلەمانەوە پێشکەشەکرێ جیاوازن لەوانەی کە لە حکوومەتەوە دێتە پەرلەمانی کوردستان چۆ بەشێک لەو یاسایانەی کە دراسەکردنی لە حکوومەت دوایەوە دێتە پەرلەمان بەشێک لەوانەی کە پێشکەشەکرێ ئەگەر ڕەهەندێکی مالی هەبێت پێویست دەکات کە لەگەڵ حکوومەت هەمانجی بکەیت بۆی ڕەزامەندی حکوومەتیشی تیاوێت چونکەوە ڕەهەندێکی مالی هەیە بە پێی پێڕۆ ئەرکی دووەمی وەکوتم ئەرکی چاودێریکردنە کە ئەمە ئەرکێکی زۆر زۆر گرنگە ڕەنگە ئێمە لە ڕابردووە پەرلەمانی کوردستان ئێمە وەکو ئەندامانی پەرلەمانی کوردستان ڕەنگە ئەڕازی نەبین لەوەی کە بۆ چاودێریکردن بۆ ڕقابەی ئەو وەکو مۆسسەیەکی ڕقابی بۆ چاودێریکردن لە دام و دەستگاکانی حکوومەت وەکو پێویست بوو بێتین ئەمانەش دێرە کۆمەڵتاندان بۆیانێ بەڵێ ئەمەش کۆمەڵێک هۆکاری هەیە یەکێک لە گرنگترین هۆکارەکانی ئەوە دوو خولی پەرلەمانە هەرێمی کوردستان قانونی بودجەی نییە کاتێک قانونی بودجە نەبوو لە ڕاستیە ئەرکی چاودێریکردنی دام و دەستگاکانی حکوومەت مؤسساتی حکوومەت لەلایەن ئەم دەستگا ڕقابیەوە دەستگا ڕقابیەکانی کەش چاودێری داراییە نەزاهەیە تۆزێک ئەرکەکان قورسترە بن وەگلەوەی کە تۆ قانونی بودجەت هەبێ قانونی بودجە دیاریەکرێ لە ساڵەکە بەڵە بەرچاوڕوونی دەهاتێ لە داهات و سەرچاوەکانی داهات و لە خەرجەکان لە هەرێمی کوردستانە چۆنن ئیتر بەما تۆ ئەچی بە دوواداژوو نەکەیت دیارە نەبوونی قانونی بودجە نەک تەنیا بۆ دەستگا ڕقابیەکان ڕەنگە بۆ حکوومەت و دام دەستگاکانی حکوومەت و بۆ وەزارەت تایبەتمەندەکانیش دیسان خاڵی لاوازی هەیە بەڵام من ئەمەوێت لەسەرەوەی ڕۆڵی پەرلەمان قسە بکەم لە ڕابردووە لە پەرلەمانی کوردستان بە دەیان پرۆژە پێشکەش کراوە و پرۆژەیەکی زۆر لەلایەن هەموو هێز سیاسەکان و پێشکەش کراوە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای خولەکەەوە کۆمەڵە پرۆژەی باش کە پەیوەندیان بە ژیان و گوزرانی هاوڵاتیان هەرێمی کوردستانەوە پێشکەش کراون بەشێک لەمانە خوێندنەوەیان بۆ کراوە بەشێک لەمانە خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کراوە خوێندنەوەی سێم بۆ کراوە بۆتە یاسا و ئێستا کەوتوتە بواری جێبەجێکردن بەشێک لەوانەیە کە بوونەتە یاسا بەشێکی ڕەنگە هیچ چەند فراکسیۆنێکی جیاواز دوێ کە بەیەکەوە کارمان لەسەر کردنێ بەڵام ئەوانەیە کە مەبەست بە بێڵێم ئەو پرۆژانەیە کە لە ڕابردووە
فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەی زۆر باشمان پێشکەش کردووە کە ئێستا چاوەڕێین لەو کاتانە بەشێکیان بکوێتە بواری جێبەجێکردن هەر بۆ نمونە باسیەکەم کە لە مۆرزەی نوێی یاسادانان ئێمە جارێککەمانە خراوەتەوە ئەولوێتی کارکردنمان هیچێک لەوانە مەسەرەن ئێستا لە هەرێمی کوردستان ئەو یاسایی کە هێزەکانی ناوخۆی پێخانشینە بن کە بووەتە کێشەیەکی گەورە لە هەرێمی کوردستانە هەم بۆ خانشینەکان ئەوانەی کە خانشینە من کە موسیێکی زۆر کەم خانشینە بن بەهۆی ئەم یاسایەشەوە خەڵکیی زۆر لە هێزەکانی ناوخۆ ئەیانەوێ خانشین بن ئەگەر نەکەونە خانشینی ئیجباری کە تەمەند دیاری کراوە بە خانشینی اختیاری کە دوو جۆر خانشین هەیە خانشینی اختیاری و خانشینی ئیجباری هەیە ئەگەر بە اختیارەکە بێ کەس خۆیان خانشین ناکات چکە بە پارێکی ئەوە نەکەم خانشینە بێ ئەمە وای کردووە کە شتەکان تەراکومی کردووە تەزەخۆمێکی زۆر لە ناو وەزارەتی ناوخۆش دروست بووە ئەوانشی کە خانشینە بن بە موسێکی زۆر کەم خانشینە بن ئێمە لە 2019 کۆتایی 2019 پرۆژەیەکمان پێشکەش کرد بۆ خانشینی هێزەکانی ناوخۆ ئەو پرۆژەیە کە پێشکەشمان کرد نامێ بچمە وردەکاری بەڵام ئەوەی بۆ موچەی خانشینی کە کەمترین موچەی خانشینی بریتی بوو لە 450,000 دینار ئەو پرۆژەیەمان تەقدیم کرد جارێککە لە 2020 تا پرۆژەکەمان تەقدیم کردەوە و لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان قسەمان کە پرۆژەکە وەکوتم ئەوان وێنەیان کرد کە ئەمە بارگرانی مالی بۆ حکوومەت دروستەکە بۆ پێویست سامانجی لەگەڵ حکوومەتگەین ڕای حکوومەت وەربژیرێ پرۆژەکە نێرای حکوومەت بە دوواداچوونی وردمان کرد زۆر بە دوواداچوونمان کرد 2000 پێیان وتین کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ ئێستا خەریکی خۆیان خەریکی ئامادەکردنی پرۆژەیەکن پرۆژەکە ئێستا لە ئەنجومەنی لە وەزارەتی ناوخۆ تەواو گەڵاڵە بۆ نێراوەتە ئەنجومەنی وەزیران ئێستا چاوەڕێن لە ئەنجومەنی وەزیران ئەو پرۆژەیە بێتە پەرلەمانی کوردستان بەلامانەوە گرنگ نەبووە قەت لە فراکسیۆنی یەکێتی ئەگە پرۆژه یاسایەک خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە هی کام فراکسیۆنە یا هی کام گروپە لە ناو پەرلەمان پێشکەشیان کردو یان لە حکوومەتەوە هاتووە پشتیوانیمان کردووە فراکسیۆنی لە پێشەوەی گفتوگۆکان بۆ و لە دەنگانیش دەنگمان پێداوە چکە بەلامانەوە گرنگە هەمووانەی کە کەونە خزمەتی خەڵک چەندین پرۆژەی کە ئێمە پرۆژمان پێشکەش کردووە بۆ دامەزراندنی گرێبەستەکان کە بەداخۆ ماوەیەکی دووری درێژە لە 2014 خەڵک بە گرێبەست دامەزرێت لە هەرێمی کوردستانە تاوەکو ئێستا هەر گرێبەستن و ئەویش چاوەڕێن کە لەو زوانە حکوومەتی هەرێمی کوردستان کە پێشتر ئێمە پرۆژەمان پێشکەش کرد بە وردی ئەوەشمان بە حکوومەت ڕاگەیان کە ئەمە بارگرانی مالی بە حکوومەت دروست ناکە دامەزرانی گرێبەستەکان بەڵێ بەڵام دواتر چەند جارێک بە دوواداچوونمان کرد پیاوتین تا دوجار لە وەزارەتی ناوخۆ نووسراوێک کراوە بۆ ئەنجومەنی وەزیران لەو نووسراوە ئەوە دەرخراوە کە دامەزراندنی گرێبەستەکان لە هەرێمی کوردستانە کە پێشتر 30,000 گرێبەست بوون ئێستا 5,000یان بەوەی کە لە پەروەردە بوون ئێستا 25,000 کەسی ماوەتەوە 25,000 کەسا وەزارەتی مالیە دڵنیاییە داتا ئەنجومەنی وەزیران بەڕوونکردنەوە کە هیچ بارگرانێکی مالی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست ناکات ئەگەر ئەمانە بکرێنە هەمیشەیی لەبەرەوە ئەمە چاوەڕێین و بەردەوامیش ئەمە یەکێکە لە ئەولوێتی کارەکانمان ئێستا لەم خولەی ئێستا بۆی کاری لەسەر بکەین بۆی حکوومەت کە ئەو پرۆژەیە بنێرێتە پەرلەمانی کوردستان بۆی بێتە یاسا و پرۆژەی دامەزراندنی یەکەمەکان لە زانکۆ پەیمانگاکان کە یەکەم بوون ئەوانە حەقی خۆیانە کە دابمەزرێن ئەوانش ماوەی چەند ساڵێکە لە 2015 بە دووامانشدا نەمەزراون بەشێکی زۆر لەمانە ماونەتەوە کە ئێمە پرۆژەمان بۆ پێشکەش کردوون و چەندین پرۆژەی تر لە بواری مەسەرەن کارگەر لە کارکەوتوەکان بۆ ئەوەی کە هەوڵ بین و کارگانی لە کار کەوتون جارێککە سەرپی خۆیان چکە ئەمە بابەتێکی گرنگە بێ بۆی کە لە هەرێمی کوردستانە هەلی کار دەسەبەر بکرێ و چەندین لەو پرۆژانەی کە لە ڕابردووشە ئێستا بوونەتە یاسا و ئێستا یاسان و کاری پێکرێ و ئەمووانش کە پرۆژەیەکێتی نەبوونێکی نیشتیمانی کوردستان ڕۆڵی کاریگەری و گرنگی تیا هەبووە لە فراکسیۆنێکێتی ڕۆڵی هەبووە لە دەرچواندنی یاساکە و لە بواری چاودێریکردن بەدەیان
ڕاوێنی بە دوواداچوونی برادەکانمان هەیە کە پرسیار ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان کراوەتەوە بە دوواداچوون کراوە بە دوواداچوونی ئیشوکارەکان بە تایبەت پرۆژەی خزمەتگوزاری ئەوانەی کە لە ناوچەکانە هەن هەموو ناوچەکان بەبێ جیاوازی چکە ئەندامانی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان لە هەموو ناوچە جیاجیەکانی کوردستانی تایانی و لە ناوچێکی دیاریکراو نیە لە بادینەوە تا ئاچێتە گەرمیان ئەندامەکان ئێمە لە ینی فراکسیۆنی یەکێتی پێگەێن خەڵکی ناوچان لەبەرەوە ئەوەی کە پێویست بووە بە من وەکوتم سەرتاش باسم کرد ڕەنگە لە چاو تمۆحی ئێمە نەبوو بێ کە ئێمە چاوەڕێ ئەومانەکرد لەوە زیاتر بکەین بەڵام ڕەنگە بارودۆخەکە و ئەوە بەو جۆرە بوو بێەوە خۆشتان نەزانەوە لەم ساڵ لەم دو ساڵەوەی کە ئێمەش لە پەرلەمانی کوردستان بووین کۆمەڵە حەدەسی گرنگ هەبووە لە سەرەتا بەهۆی ئەو بێمتوانەیە لە نێوان هێزە سیاسەکانی کوردستانە هەبوو خۆتان نەزانن دوای دوایەوەی کە لێرە بەهۆی ڕفراندۆمەوە پەیوەندی بێمتوانەیەکی زۆر لە نێوان هێز سیاسەکانە نەمابوو پەیوەندیەکان خراپ بوون بۆیە حکوومەتی دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و بێگێرانی حکوومەتی هەرێمی کوردستان ماوەیەکی دوور و درێژی پێویست ماوەی حەوت مانگ دوای حکوومەتی هەرێمی کوردستان پێگەێنرا تا حکوومەت پێگەێنرا بەردەوام لەو ملمەلەنسیانی سیاسی نێوان هێزە سیاسەکان بووین بەداخۆکە ئەو کاتە بەو شێوەیە بوو کاتێکی زۆر لە بەردەمانە ڕۆژ ئەوش بەهۆی ئەو بێمتوانیەوە بەهۆی ئەو ناڕێکی نێوان هێز سیاسەکانە کە بەهۆی نەتیجە ڕفراندۆمەوە هەموو زانینەوە نەکتەنیا لە نێوان هێز سیاسەکان ئێمە ئەو پەیوەندی علاقاتانش کە لەگەڵ ناوەند هەمان بووە هەمووی لەگەڵ هەموو هێز سیاسەکان لەو کاتا هەموو هەرێمی کوردستان دابڕا بە تەواوی بە دابڕانێکی زۆر بە لە پەیوەندی علاقاتمان لەگەڵ هێزە عێراقیەکان لەگەڵ هێزە هەرێمایەتیەکان لەگەڵ هێزە نێودەوڵەتەکان ئێمە هەموو ئەو علاقات و پەیوەندیانەمان بەرەو خراپبوون ڕۆیشت بوو کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان هەبوو لەسەر پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە هەبوو ئەمان هەمووی ڕێگربوونەوە پاشان هاتنی نەخۆشی کۆرۆناش ئەوەش دیسان کاریگەری هەوە ئەو ماوەی لە بەردەستمانە ماوە ئێمە کۆمەڵە پرۆژەی گرنگ هەیە کە ئامانجمانە لە داهاتوو ئەوانە پێشکەشکەین هۆی ئەو یەک دوو وەرزەی یاسەدان کە لە بەردەمانە ماوە توانین بەوردی کاریان لەسەر بکەین کاک زیاد ینی بازێک پرۆژە هەیە وەکو جەنابی تاماژەت پێدا گەریەشێتی پێشنیازیشی نەکردوێ بەڵام ڕۆڵی هەبووە و پشگیری لێ کردووە کاگە لەلایەن فراکسیۆنەکانی کەشەوە بێ منەمێ بازە پرۆژە یاسای بە دیاریکراوی چاکسازی بکەم زۆرێک لە فراکسیۆنەکان و زۆرێک لە لایەنە سیاسەکان یاریمی کوردستان خۆ دەزانید و ئاگاداری ینی هەمووی داکۆکیەکان لەسەرەوەی کە چاکسازی بکرێ و زۆری شیان خۆیان دەکەن بە خاوەنی ئەم پرۆژانە ئەمە بزان مێشێتی ڕۆڵی چی بوو لە دەرچوانی پرۆژە یاسای چاکسازی کە تاوەکو ئێستاش بە تەواوی و پرۆژە یاسای جێبەجێ نەکراوە لە هەرێمی کوردستان بەڕاستی لە ڕاستیاگە بگەڕێنەوە بۆ ئەو کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان پێگەێنرا دیارە بەپێی اتفاقێکی هەم سیاسی و هەم ئیداری بە دوو اتفاقەیە حکوومەت پێگات لە بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان اتفاقەیەکە بۆ لەو اتفاقا یەکێک لەوانەی کە جێگەی بۆتەوە مەسەلەی چاکسازیە بڕیار درا کە لەو کابینەی حکوومەت پرۆژەی چاکسازی بنێرێتە پەرلەمانی کوردستان و قانون چاکسازی پێ دەرچێنرا ئێمە هەر لە سەرەتای خولەکەوە ئەگە بگەڕێتەوە بۆ ڕاگەیانەکانی ئەو کاتە سەرەتای خولەکەەوە ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وابووە بەردەوام قسەمان لەسەرەوە کە چاکسازی پێویستە لەسەر چاوەکانی داهات بکرێت و لە خەرجەکانیش کرێت ئەو پرۆژەی کە هات چاوەڕێ ئەومانە کرد کە هەم دەستی بردبێت بۆ سەر چاوەکانی داهات یا بڵێن لە داهات چاکسازی بکرێت و هەم لە خەرجەکانی چاکسازی بکرێت بەڵام کە پرۆژەکە هات تەنیاخۆزیەوە نەبوو بەس تەنها لە خەرج پرۆژەکە ئامادەکرا بۆ ئێمە زۆر هەوڵمان ناو کاتە کەەوە بێ بەڵام ئەو کاتەش کە پرۆژەکە هات بەداخۆ کۆمەڵێک هێز سیاسی ئیدعاەوانەکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگرە لە بەردەمی بەڵام لە کاتێکا ئێمە پێداگیری ئەومانە کرد پێویستە لە سەرچاوەکانی داهاتی چاکسازی بکرێت بەڵام کە نەهاتەوە پرۆژەیان هات ئێمە هەری هێشتا بەلامانەوە باش بوو ئەگەر زۆر باش نەبوو بێ زۆر بەدڵمانەوە بەڵام بە هەنگاوێکی باشمان زانی کە ئەمە
ئەم قانونە بێتە سەرەتایەک بۆی لە داهاتووە حکوومەتی هەرێمی کوردستان دەست بێت بۆ سەرچاوەکانی داهاتیش و کاتێک ئەو پرۆژەی هاتۆتە پەرلەمانی کوردستان زۆرترین گفتوگۆ فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی گرنگی تیاوە و دیارە لە ناو پەرلەمانی کوردستانە ئەوەی کە زۆر با بڵێن تایبەتمەند بوو بۆی کە ئیش لەسەر پرۆژەکە بە لیژنەی دارایی بوو من سەرۆکی لیژنەی دارایی بووم کاتە کە سەرۆکی فراکسیۆنی یەکێتیشم ئەو کاتم سەرۆکی لیژنەی دارایی بووم و ئێستاش تەواان سەرۆکی لیژنەی داراییم ئێمە بیرم دێ لەگەڵ ڕەفیقەکانم منەوە 7 ساعت کۆبوونەوەمان لەسەرمە کردووە کاتێکی پرۆژەکە ئامادە کرا زۆر بە وردەکاریەوە ڕەنگە ئێستا ئەو برادرانەکە جوان لێوێ بە تایبەتی لەسەر مەسەلەی موچەی پلە باڵاکان ئێمە ڕۆڵێکی کاریگەرمان هەبووە کە پشتیوان بوون کە ئەو موچانە گۆڕانکاری بەسەر بێت و بێتە خوارەوە ئەگەر یەکێتی خۆشی تیا زەرەر بکە ئەڵبەت یەشێتی بەشێکی بەشێک لەوانەیە کە لە ڕابردووە لە دام و دەستگاکانی حکوومەت بوون حکوومەت هەرێمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی حکومڕانی هەرێمی کوردستان بەشێکی سەرەکی بۆ لە حکوومەت ئەڵبەت یەکەم گورس بەری یەکێتی پارتیەکەوە حقیقەتە ئێمە پشتیوانی بووین و پێشنیاری باشمان هەبووە و ئێمە لە وەختی خۆیان پرۆژەیەکمان پێشکەش کردبوو کە زۆر بەلامانەوە گرنگ بوو هەل لە دوای دەست بەکار بوومان زۆر بەلامانەوە گرنگ بوو ئەمە ڕای فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر چاکسازی لە کاتێکا ئێمە چوینە پەرلەمانی کوردستان وردە ئەوە بوو کە پاشەکەوتی موشە کۆتایی پێات بوو بەڵام ئەوەی کە هەبوو پێویست بوو ئێمە کاری لەسەرکردن لە فراکسیۆنی یەکێتی ئەوە بوو ئەو پاشەکەوتی موشەیە کە کراوە ئێمە چی بکەین بۆی حکوومەت مولزەم بێ بەدانەوەی پاشەکەوتی طبعاً لێبڕینی یان پاشەکەوتکردنی موشە حکوومەت بە یاسانەی کردبوو بە یاسانەی کردبوو ینی بۆیە هەموو شارەکەی مامانوت ئەوە نایاسایی حکوومەتی هەرێمی کوردستان کرد لەبەری بە یاسا ڕێک نەخرابوو بە یاسا ئەو لێبڕینە نەکراوە ئەو پاشکەوتە نەکرابوو مەبەستمان بوو لە پێش هەموو شتێکا بیل لەوە بکەینەوە کە لە یاسایەکە جێگەیەوە بکەینەوە کە حکوومەت مولزەم بکەین حکوومەت مولزەم بکەین بۆی پاشەکەوتی موچە ئاداتەوە بە قانون مولزەم ئەمە لە یاسای چاکسازیە زۆر بە وردی بیرمان لێ کردەوە بۆیە پێشنیارێکی ئێمە بۆ یاسای چاکسازی وە هەر لەو کاتا بیرم دێتەوان پێشتریش لەم کەناڵەوە من باسم کردووە لیژنەی دارایی چوین لەگەڵ سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی و بەشێک لە وەزیرە بەڕێزەکان دانیشتێکمان کرد یەکێک لەو پێشنیارانەی کە کردمان وتمان ئێمە ئەمە ئاخینە ناو قانونەکەەوە ئەوە بوو کە ئەو مادەیە کە بتوانین ئەژمارێکی بانقی بۆ موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان کردەوە من بیرم دێ ئەو کاتە بە لەوێ منەوەم شەرح کرد سوودی ئەم ئەژمارە بانقی چییە یەکەم مەبەستمان بوو کە ئەمە ئیتر تەواندوو بەرگەکەی بە دوا هاتووە لە مادەکە یەکێک لە بەرگەکان ئەم ئەژمارە بانقیە بۆ بەکارهێنرێ بۆ هەموو شایستە دارایە خەچکرا و خەج نەکراوەکان خەچکراوەکان بریتە لەو موچەیە کە ئێستا فەرمانبەران ماگانە وەریەگرن و شایستە دارایە خەج نەکراوەکان کە ئەو بە نەستی هاتووە بریتە لەو پاشەکەوتو لێبڕینەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوەتی بەمە حکوومەتی هەرێمی کوردستان مولزەمە بێ بەوەی کە ئەم پارەیە بخاتە ئەو ئەژمارە بانقیەوە و خەڵک لێ سوودمەند بێ بەڵام بڕگەیەکمان بۆی ئیزافە کردووە کە بە پێی ئەوەی ئەو ڕێنماوی تعلیماتانەی بە پێ ڕێنماوی تعلیماتێک کە وەزارەتی دارایی ئەوێ دەری بکات ئێمە لەوێ کە ڕوونکردنەوەم من ڕوونکردنەوەمدا لەسەرەوە یەکەم ئامانجیانەوە بوو کە موشەیتر بەرەوە بڕوا دووەمیان کە زۆر گرنگە لە هەرێمی کوردستانە کە زۆر کاریشمان لەسەر کرد سیستەمی بانقی لە هەرێمی کوردستانە نییە نەبوونی سیستەمی بانقی لە هەرێمی کوردستانە نەبوونی ئەم سیستەما وای کردووە کە یعنی ئەگەر سیستەمێکی بانقی ڕێکوپێکت هەبێ کاریگەری لەسەر کەمکردنەوەی فەساد و گەندەڵی هەیە لە هەرێمی کوردستانە کاریگەری لەسەر ئارامی و ژیان و گوزەرانی خەڵک هەیە ئەو سیستەمە بۆ یەکەم تۆگە سیستەمی بانقی هەبێ خەڵک لە ڕێگەی بانقەوە موچەکەی وەرگری خەڵک بە نەقدینە ئیش نەکات لە ڕێگەی بانقەوە بێ ئاسان دەرەکەوێت کە خەڵک ئیشی بە نەقدینە نەبووە ئەو کۆی کە لە هەموو دنیا هەیە لە هەموو وڵاتانی دنیا لە وڵاتانی دەروراوسێمان لە ئێران لە تورکیا لە هەموو وڵاتان هەیە ئەمە گەرم سیستەمەت هەبێ خەڵک بە ئاسانی دەرەکەوێت کە ئەگەر
فەساد کات و پارەی لابەلای دەستکەوێت گرنگ ئامە بۆ وا لە ڕووی ئارامی و ئاسایش و ژیانی خەڵکیشەوە گرنگ بوو لەسەر ئەمانی خەڵک تۆ ئەگەر سیستەمی باقیە بە خەڵک پێویست ناکە ئەگەر شتێک لە موچەکەی یان پاشەکەوتێکی کردوێ لە ماڵەکەی داینێ و کاتای بێ لە بانک داینێ ئێستا بانکەکانمان ڕاستی بانکەکانمان ئەو متمانی نییەوە سیستەمەکە سیستەمیشی لاوازە بۆیە ئەمەمان بەلاوە گرنگ بۆم شەرحیاتەمان کردێتان ئەمەمان جێ کردووە لە خاوەنەکەەوە چەندین جاریش لەو کاتەوە بە دوواداچوونمان کردووە بۆ ئەوەی دەیان جار ڕەنگاگاتان لێ بوو بێ کە قسەمان لەسەر ئەمە کردووە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکاتم ئەم قانونە جێبەجێ بکات جێبەجێ کرد هەژمارە بانکێکی کردەوە هەژمارە بانقەکەی کردەوە بەڵام ماوێتی بەوەی کە هەنگاوەکانی هیچێک لەو هەنگاوانە کە ئێمە پێمان وایە حکوومەتی هەرێمی کوردستانە بێ بەش بەڕقم ئەو پاشەکەوتی موسەیە کە منێکی فەرمانبەر 30 میلیۆن دینارم لە ماوەی ئەو ساڵانەی ڕابردووە کەوتوتە لای حکوومەت بیخاتە سەر ئەژماری بانقەکەم لە حسابەکەمان هەبێت و بە پێی ئەو ڕێنمایی تالیماتەی کە هێشتا وەزارەتی دارایی دەری نەکردووە لەبەرەوەی ئەمەمان وتووە بە دوواداچوونمان کردووە لەبەرەوەی هێشتا ئەوەی ئەژمارە بانقەکە بە تەواوەتی تەسبیت نەبووە ئەبێ ئەوە تەسبیت بێ ئەمان ڕەنگە هەنگاوێک بێ بەرەو سیستەمی بانقەکە کار ئاسانیەکە بۆی بەرەوە هەنگاوە بڕۆین جا ئەمە پێویستی بەوەیە کە بەردەوامێمە بە دوواداچوونەکەین ئەوەی چێک بۆ لە پرۆژەکانی نیشتمانی کوردستان هەموو ئەو پرۆژانی کە تەقدیم کراون هەموو ئەو یاداشتانی کە لە پەرلەمانی کوردستان تەقدیم کراون پێم وانەیە یەک یاداشتە بێ کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەبێ لە فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان کۆمەڵێک لە هەواڵەکانی ئێمە لە ڕەفیقەکانی ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان بەشداریان نەکردوێ ئەگەری خۆشمان نەبوو بێ هی فراکسیۆنێکی مەعارەزە بوو بێ یان فراکسیۆنێکی حکوومەت بوو بێ ئەوەی کە حکوومەتی پێکەنەوە لە یا بڵێن فراکسیۆنی دەسەڵاتیش بوو بێ بەردەوام ئێمە لە هەوڵیەوە نابووین و بەڵام ئەوەی کە گرنگە باسی کەم کە دووبارەیەکەمەوە هێشتا ئەمە لە تمۆحی سیاست و بەرنامەیەکی نیشتمانی کوردستانە نەبووە بۆیە بۆ داهاتوو هەوڵە دەین کە هەمووانەی کە بە پێویستی زانین لە ماوەی ئەو دوو بۆ سێ وەرزەی کەماوە بتوانین پێشکەچین کاک زیاد ئێوە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە هەم پێکهێنەری حکوومەتن هەم سەرۆکی پەرلەمانی کوردستانیش لە ینی یەکێتی نیشتیمانی کوردستانە تا چەندە ینی گرنگە بۆ نمونە ئێوە کە ئەگەر فراکسیۆنێکی بەهێزن لە ناو پەرلەمانی کوردستان تا چەندە جۆتان لێ ژیراوە و ئەگەر جۆشتان لێ ژیرا بێ هەندێک جار ئەخۆ ڕێگریتان بۆ دروست نەکراوە لەلایەن فراکسیۆنەکانی کە یاخود لەلایەن هەندێک لە دەستی سەرۆکایەتی پەرلەمان بۆی کە نەتوانن پرۆژە یاسایەک بخەنە بەرنامەی کارەوە یاخود پرۆژە یاسایەکە لە پێناو خزمەتی خەڵکی کوردستانە بێت ئێوە پێشکەشی بکەن لە ڕاستیە خۆی تەبیعەتی ئیشی پەرلەمانی وایە بۆ هەر پرۆژەیەک فراکسیۆنەکە چۆنێک بێت نوعی لۆبیکردن لەناو فراکسیۆنەکانی کا بە یەکەوە ئیشکردن ئەمە ئەرشی پەرلەمانیە ینی هەبووە هێز مەسەلا لە ڕووی ژمارەوەیە خۆ هەمووانە بە دەنگانێک لا بێتەوە ئێمە زۆربەی کات ئەوانەی کە وەکوتم زانی بێتمان لە بەرژەوەندی هاوڵاتیان و خەڵکی کوردستان بێ پرۆژەی مەعارەزە بوو بێ یان هیلایەنێکی دەسەڵات بوو بێ پشتیوانیمان کردووە لەگەڵی بوون ئەو پرۆژانەی کە لە حکوومەتەوە هاتوون دوای دراسەکردنی یا گفتوگۆکردنی گۆڕانکاری لە بەرگەیەکی لە مادەیەکی کە تاوانە پرۆژانێکە دێن وەکو خۆی ناڕاتە باری جێبەجێکردنەوە لە لیژنە تایبەتمەندەکان گفتوگۆی زۆری لەسەر کرێەوە گۆڕانکاری سۆر بەسەرایەت بە پێخواسی پەرلەمانتاران هەموومانە لەگەڵ بووین پشتیوان بووین بەڵێ ڕێگریکردنیش ئەبێت جاروایە تۆ پرۆژەیە کە بە پێویستە زانی ڕەنگە وەکو پێویستنەیە بەدەستۆیان وەکوتم زۆر جار تۆ پرۆژەیەک پێشکەشەکەی پێ دەڵێن بارگرانی مالی بۆ دروستەکەن ئەنێرێ بۆ سەرۆکایەتی حکوومەت و بۆ ئەنجومەنی وەزیران بۆ ماوەیەکی دوو درێژ وەڵامیشی نایەتەوە دەیان پرۆژەمان ئێستا پێم وایە 6 بۆ 7 پرۆژەمان ئێستا لای حکوومەتە تا ئێستا وەڵاماوان نەکردووە وەڵامەوە نەکردووە کاک زیاد ینی بۆ نمونە یەکێک لەو پرۆژە یاسانی دیکە کە ئێمە پێویستە قسەی لەسەر بکەین بەڕاستی کۆمەڵە سەکتەرێکی گرنگ هەیە لە هەرێمی کوردستانە کە ینی پێویستی هەم بە گۆڕانکاری هەم بە چاکسازیە هەم بە یاسای گرنگە لەلایەن ئێوەی پەرلەمانتاران و فراکسیۆنە جیاوازەکانەوە سێکتەری تەندروستی وەکو جەناب دامەژت پێدا لە ماوەکانی ڕابردوو بەوەی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا ئەین کەوتە بەر تاقیکردنەوە بەڕاستی
ینی تا ڕادەیەک لەو تاقیکردنەوەی مە نەمانتوانین سەرکەوین چکە بە حقت سیستەمی تەندروستیمان تا ڕادەیەک لاواز بوو لە زۆر بوو ئەگەر فریاکەوتنی ڕێکخراوە جیهانیەکان و تا ڕادەیەک بەغدا و هەندێک لە وڵاتانی دیکە نەبووە ئێمە نەمانەتوانین ڕوبەڕووی و ڤایرۆسە قورسە بینەوە. ئێوەکو فراکسیۆنێشێتی بۆ ئەو بوارە چیتان کرد و هیچتان پێکراوە و توانیوتانە تا ڕادەیەک ئەم سێکتەرە لە هەرێمی کوردستان پێشخەن لە پێناو خەڵکی کوردستانە؟ لە ڕاستیە خۆتە زانی بۆ هەر بۆ سێکتەری تەندروستی و بۆ ئەوانی کەش هەریەکە لیژنەیەکی تایبەتمەند هەیە ناو پەرلەمانی کوردستانە. ئێمە لیژنەی تەندروستی هەیە لە پەرلەمانی کوردستان کە ئێمە دوو هەواڵی ئێمە کە لەوێ بەشدارن ئەندامی و لیژنێن و لە ئەگەر ویژدان قسە بکەین لەسەر ویژدانان دوو ئەندامی زۆر چالاکیشن لە لیژنەکە. ئەمە دەلالە لەواکە کە بەردەوام ئێمە بەلامانەوە گرنگ بووە کە گرنگجیدان بە ئەو سێکتەرەی حکومڕانی لە هەرێمی کوردستانەوە کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە ژیان و گوزرانی خەڵکەوە. ئەگەر بگەڕێنەوە بۆ کاتە ئێمە هەر لە هەموو لەم سنوورانەی کە پێوترێ ڕۆڵی کاریگەری نەک فراکسیۆنەکە ئێمە هێچێتی نیشتمانی کوردستانی هاوسەرۆکی هێچێتی نیشتمانی کوردستان مەکتەبی سیاسی و دۆم دەستگاکانی تری هێچێتی نیشتمانی کوردستان ڕۆڵیان هەبووە و تەندروستیش وەکو هەموو سێکتەرەکانی کە دنیاک کێشە و کەم و کوڕی هەیەەوە قەیرانی دارایی کاریگەریشی لەسەر ئەوان کردووەوە قەیرانی ئەو پەیوەندی خراپانەمان پەیوەندی سیاسیانەیە لەگەڵ هێزە عێراقیەکان و ناوەند لەگەڵ هەرێمەمان هەموو کاریگەری لەسەر خراپی ئەو ڕەوشە هەبووە. لەبەرەوە گرنگە بەلامانە خۆمەش هەمووی بەشێکە لەوەی کە ئێمە کە لە دوای ئەوەی کە بەهۆی ڕفراندۆمەوە ئێمە هەموو پەیوەندیانەمان تێکچوو بەلایەکێتی نیشتمانی کوردستان زۆر گرنگ بوو کە زوو دەسوبرد بکرێت لە دروستکردنەوەی ئەو پەیوەندیانەی کە لە ڕابردووە هەمان بووە گەبگەڕێتەوە بۆ ساڵی 2023 بۆ 2013 کە کاتێک کە هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی کورد بە یەک و یەکگرتووی چوونەتە بەغا لە بەغا بە بەهێزەوە چوونە بەغا بڕوانن بۆ ساڵی 2023 بۆ 2013 دە ساڵی خۆشگوزرانی خەڵک بۆ لە هەرێمی کوردستان دە ساڵی گەشەکردنی ئابووری بۆ لە هەرێمی کوردستانە و ئەمە بەشە گرنگەکەی پەیوەندی بەوە هەبووە کە هێزە کوردستانەکان بە یەکەوە چوینە بەغا بە یەک دەنجی و بە یەک دەستی چوینە بەغاوە پەیوەندی و علااقاتێکی باشمان لەگەڵ هێزە عێراقیەکانە هەبووە بە تایبەتی ڕەوانشاد مامجلال کە ڕۆڵی کاریگەری هەبووە لەگەڵ هەموو هێزە سونی و شیعەکان لە عێراقا هەموو هێزە عێراقیەکان کە پەیوەندیشی زۆر تون و تۆڵ هەبووە کە کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی خەڵکەوە داخۆ دوای وەفاتی مامجلال و ئەو قەیرانانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد بە تایبەتی ئەو قەیرانە سیاسیە بێمتمانەی کە لە نێوان سیاسەکان ئەم پەیوەندیانە بەرەو خراببوون ڕۆیشت وردە قەیرانێکی بە دوای خۆیانە قەیرانی دارایی بە دوای خۆیانە کە بودجەی هەرێمی کوردستان بڕا ئەمانە هەموو کاریگەری لەسەر هەموو سێکتەرە جیاوازەکانە بوو بە تەندروستی بە ڕقەمیەک لەبەرەوەی تەندروستی ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە و هەروەها لەسەر مەسەلەی قەیرانی دارایی بۆ مەسلەی موچە و ژیانی خەڵک بۆیە بەلایەتی نیشتمانی کوردستانەوە گرنگ بوو زوو هەوڵ بدات هەموو ئەو پەیوەندیانەی کە یەکێتی هەیبووە کە لە سەردەمی ڕەوانشاد مامجلال هەبووە زوو بەم پەیوەندیانە بچینەوە هەر بۆیە لە دوو ساڵی ڕابردووە کاتێک کە پشکی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق بڕا ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان تیمێکی دروستکرد و ناردێ بەغا بەڵام لە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستانیش قورسایی یەکێتیش بەردەوام لە سەردانی بەغایە کرد بۆ ڕێخستنەوەی ئەم پەیوەندیانەوە پشتیوانیکردنی وەفدەکەی هەرێمی کوردستان بۆی بتوانێت بلانی کەم لەم قۆناغا شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بەدەست بێنێ. ئێمە لەو ماوە دوور و درێژە ئەگەر دیقەت بێ هەموو قیادەی یا سەرکردایەتیکردنی هەموو تیمانەی کاچوون بۆ بەغا کاقوبات قیادەیەکرد کاقوبات ژێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بووە قیادەیەکە بەڵام بەشە گرنگەکەی ئەوە بۆ کامە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بۆیە کاقوبات بە پەرۆشەوە و زۆر پش و درێژانە تێکۆشان و زۆر مانوو بوون لەوەی کە تاوەکۆی بگەنە ڕێکەوتن و قانونی بودجە لە عێراق بۆ 2021 دەربچێت پشتی هەرێمی کوردستانی تیا پارێزرا بێت سەرکەوتنێکی گەورە بوو ڕاستە ئەوە ئەو شایستەدارایانە حەقی خەڵکی کوردستان خۆیەتی بەڵام
لە دەستورە هەیە بە پێی دەستور خۆمانە بەڵام ئێمە چەند ساڵێک بووە ئەمە بڕابوو من بیرمێت لەو ماوەی کە بەردەوام وەبدەکە سەردانیا کرد هەژدە جارە 90 جارە وەبدە چوە بەغا لە ناوڕاستی ئەم چەند جارێک کە جێگری سەرۆکی حکوومەت لەگەڵ وەبدەکەی هاتنە پەرلەمانی کوردستان بۆی ڕوونکردنەوەمان بدەنێ لەسەرەوە دوجار ینی بەشێک لە هێزە سیاسەکان زۆر بەزەقی دیار بوون بە دوو بەشەوە بەشێکی ڕاستەوخۆ بە کاخوباد و تیمەکانێک ئەوەت کە عێراق لەگەڵ ئێمە ڕێ ناکەون پێویست ناکا بچن پێویست ناکە خۆتانمانوکەن قەناعەتیان بۆ هەنگاوانە نەبوو بە هیچ شێوەیەک بەشێکمان کە ئێمە لە یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و بەشێک لە هێزەکانی کەش ڕاممان وا بوو کە پێویستە لەم قۆناغا خەباتی تێکۆشانی میلەتەکەمان پێویستی بۆیە کە ئەم وەبدە بەردەوام بێ بەردەوام لە هەوڵا بێت بۆی بتوانێت پشودرێژ بێ بۆی بتوانێت کە ژیان و گوزەرانی خەڵک چکە بەلای یەکێتی نیشتمانی کوردستان و ڕاستە یەکێتی لە ڕابردووە بە درێژایی تەمەنی یەکێتی نیشتمانی کوردستان لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیە لەسەر کێشە نەتەوەیەکان یەکێتی لە پێشەوەی لە پێشی پێشەوە بووە بەردەوام قوربانی دەروە بەڵام یەکێتی وەکو حزبێکی سوسیال دموکرات دروشمیەوەیە ئامانجێتی کە خۆشگوزرانی بۆ خەڵک خۆشگوزرانی بۆ خەڵکیش ئەوەیە کە ئێمە بچینەوە لەگەڵ ناوم بگەینە ڕێکەوتن و شایستە دارایەکان خۆشبەختانە ئەوە بۆ بڕەپارەی کە هات ئەوە چەرمانیەکە کە حکوومەت هێرەمی کوردستان بەبێ لێ بڕین موچادا کە من ومێ دەکەم ئەو بەردەوام بێ ئینشەڵڵا هەر بەردەوامیشە بێت چکە ئەو پەیوەندیانە بێ زیاتر بکرێن زیاتر ئەکتیڤ بکرێن نەگلەوەی بە بڕواایەتی ناکرێت و پەیوەندیانە جارشکە بەرەو خوار بێتەوە بۆیە ئێستا گرنگە کە خەڵکی کوردستان واچینە بەردەم ئیمتیحانێکی تاقیکردنەوەیە کە بۆ هەڵبژاردننی نوێنەرەکانمانە کە بیان نێرین بۆ بەغاو بۆ ئەنجومەنی نوێنەران لێرەوە بیرۆکەی و دەمێکە تەوانە و بیرۆکەی کە سەردەمی ڕەحمەتی مامجار و کاک نووسیروان هەبووە بە پێی ئەو تەوازنی هێز کە تێک چوو بوو لە هەرێمی کوردستانە بڕوامان وا بوو کە ئەوان لەو سەردەما هەوڵە درا کە هاوپەیمانەتێک پێ بێنرێ بەڵام لە ئێستا هەردوو لامان یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان گەیشتینەوە قەناعەتەی کە پێویستمان بەوەیە بەهێزەوە بچینەوە بۆ بەغا بە یەک و یەکگرتووی بچینە بەغا بۆ ئەوەی بتوانین هەموو داخوازەکانی خەڵکی کوردستان بەدەست بین ئەمە خاڵێکی ئەساسیە کە ڕەنگە بیرۆکەکەی لەوە هاتبێ ئەو وەفدانەی کە ئاچوون بۆ بەغا بەشێکی زۆری بریتی بوون لە کادرەکانی یەکێتی نیشتمانی کوردستان کە ئێستا لە حکوومەتن و لەو وەفدا حزوریان هەبووە بە قیادەی کاک خوباد و بەشێکی لە برادرانی گۆڕانشی تیاوە بزوتنەوەی گۆڕانشی تیاوە جا ئەمە ئەم بیرۆکەیە یەکەم بۆ ئەوەیە جارێککە ئێمە هاوپەیمانەتی بڕوامان بەوە هەیە کە هەموو هێزە کوردستانەکان نەک تەنیا گۆڕانوێچێتی هەموو هێزە کوردستانەکان بەیەکەوە وەک تیمێک بچینە بەغا بۆی بەهێز بین بەرامبەر بەدەستێنانی مافو داخوازەکانی خەڵکی کوردستان بەڵام ئێستا لەم کاتا ئەم هاوپەیمانەتە پێگەێنراوە کە ئەم هاوپەیمانەتە بێتە کۆڵەکەیکی ئەساسی بۆ فراوانکردنی ئەم هاوپەیمانەتی لە دوای هەڵبژاردنەکان بۆی پێکەوە لە بەغا بتوانین ئەمە بەدەست بێن و هەروەها مەسلەی تەوازنی هێز لە هەرێمی کوردستانیش بابەتێکی گرنگە کە ئەوەتی تەوازنی هێز لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەرهاتووە و هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای جیاببوونەوەی بزوتنەوەی گۆڕانەوە وەکو خۆی نەماوە هەڵبەت کاریگەری هەبووە کاریگەری کردووە بە گەڕانەوەی ئەوە من ئێستا باسی قانونی بودجەم کرد تۆگە قانونی بودجە هەبێ بەشێ لە نائەدالەتی لە ناشەفافیەت لەسەر چاوەکانی داهات و لە خەرجی چا و ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو تەوازنی هێزە بگەڕێتەوە بە تەئکید هەرەوە نابێ بڵێ هێزێکی سیاسی خۆی بە تەواوی حکومڕانی هەرێمی کوردستانە بزانێت هەر لەسەر ئەم تەوازنی هێزە هەندێک دەنگە بیستین ینی هەڵێگە تەوازنی هێز ینی بگەڕێتەوە شتی خراپ ڕۆیە ینی ئەم جۆرە قسانە یان جۆرە لێدوانانە پێ دوو هەمە بانگەشێڵ بژاردن بێ یا ئەمە لە بیرروبۆچوونی ئەو لایەن و ئەو کەسانە بەو شێوەیە ینی بۆ گەڕانەوەی تەوازنی هێز من پێم وانێ ئەمانێک نییە تۆ ینی وەکو جەناوتەڵی یەکێتی هێزێکی کاریگەرەوە ڕاستی لە ناوچەکە من پێم وانێ ئەمە پەیوەندی بە هەڵبژاردنەوە ئەمە لە ناخۆیە چونکە من بۆت باسەکەم ئێمە لە قۆلاقێکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان کە نیوەی پەرلەمانی کوردستانەوە کورسەکانمان بوو بە 18 کورسی و حاڵتێکی زۆر تەبیعیش بوو بۆ پەڕی
دڵفراوانیشەوەری ژیرا خۆ هێزیشمان هەبوو خۆ لەم سنووراولەوەی کە پێڵم زۆنی ساوس بەدەستی ئەمە بۆ هێزیشمانەوە بەڵام حاڵەتەکە تەبیعی بوو کە کاریگەری لەسەر پێگەرانی حکوومەتیشە بووە خۆ نەبوو لە کاریگەری نەبێەوە شەریکیشی کە بۆ پیا بوو و مەسەلەن جاران کابینەکانی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لەگەڵ پارتیا ڕێک نیوە بە نیوە بووین بەڵام خۆ دوایە ئەو تازنا تێکچوو بەڵام ئێستا ئەگەر هێزێکی سیاسی هەست بەوە بکات ئێستا دەنگ و ڕەنگی یەکێتی نیشتمانی کوردستان و بە پێی ئەم هاوپەیمانەتیش کە بەشێکی گرنگە لێی بەرەو ئەوە ڕوا بەرەو ئەو تازنی هێزا بگەڕێتەوە هەرێمی کوردستان لەمە بترسن واتە ئەوان دیموکراسیتیان هەرەوە نەقوبوڵەکە خۆیان تیا قازانشکن هەڕەشەی بەداخۆ جوان لە شتی وابێ هەڕەشەی شەڕی ناوخۆ بکرێت وڵی خۆی قسانە و لێدوانانە ئاسی بەرپرسیارەتی نیە و مەترسیدارە حەقیانی ئەو لایەنانە خۆیان ینی درک بۆ بکەن تۆ ئەو تایشێتی نیشتیمانی کوردستان لەگە بزوتنەوەی گۆڕان هاوپەیمانیشی پێگەناوە بۆ ڕێخستنەوەی نێوماڵی کورد یخۆ دەرگایم هاوپەیمانێتیشدا نەخراوە هەمیشە دەوترێت ینی دوای هەڵبژاردن و دیاریکردنی کورسیەکانی کورد و نوێنەرانی کورد لە بەغدا ینی ئەتوانرێ هاوپەیمانی کوردستان بێتە چەتری کۆکەرەوەی هەموو لایەنەکان هاوپەیمانی کوردستان لە داهاتووە ئەتوانێت بێتە ئەو چەترە کاک زیادیانی سەررجەم لایەنەکان کۆ بکاتەوە لە بەغدا ئێمە تەنها نێەوەی کە ئومێدی لەکەن لە هاوپەیمانی کوردستان هەرەوە نییە بەیەکەوە چەند کورسێک لە هەرێمی کوردستان بەدەست بێنین ئێمە چاوەڕێی ئومێدی گەورەترەکەین بۆ داهاتوویژی دوورتریش و بە تایبەتی بۆ دوای هەڵبژاردنەکان کەوت وە کوتم ئەمە بێتە کۆڵەکەیکی ئەساسی بۆ کۆکردنەوەی هەموو هێز سیاسەکان لە دەوری بەرنمەیەک سیاستێک و بەیەکەوە بچینە بەغا تاواکو و خەڵکی کوردستان سوود لەمە ببینەوە بۆ هەردوو هێزە سیاسەکەش بەتەشید بۆ دوای هەڵبژاردنەکان ئومێدی زیاترەکەین کە زیاتر بچێتە پێش و هاوپەیمانێتەکە زیاتر بەرەو پێش بچێت ئەگەر لەوەش زیاتر بەڵێ لەوەش زیاتر ئەگەر نێوانی بۆ نمونە یەشێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و کوجناب دامەژەت بدا بە دیاریکراوی لەسەر دەرچواندنی هەندێک یاسا ئەگەر لەگە فراکسیۆنەکانی کەش وەکو بەڕێز دەدوتە ینی هەمانجیتان هەبووە بەڵام بۆ نمونێ سەم هاوپەیمانێتی پێکاتوە ئەگەر لە داهاتووش بەردەوام بێ دیارە ماوەی پەرلەمانی کوردستان هێشتا ماوێت ینی بۆ کە خولەکەتان بەرەو کۆتا بڕوا کاریگەریە بێ لەسەر ڕەنگدانەوەی ئیشەکانی ئێوە ئەکتیڤترە بن باشتر ئەبێت ئەو هاوپەیمانەتیە لەسەر ئێمە کاریگەریە بێتکە ڕاستی جارەوەسی بەیانی ئەگەر شەڵا بە نەتیجەی باشەوە کە ومێدمان هەیە هاوپەیمانی کوردستان دەرچێت و بەیەکەوە بن و هاوپەیمانەتیەکە بێت لە بەغا و ئەو هاوپەیمانەتی ئەچیت کاریگەری لەسەر دو فراکسیۆنەکە ئێمەشە بێ بەڵام ڕەنگە بەشێکی بۆ قیادی سیاسەکانمان نەگەڕێتەوە کە تا چەند ئەمیشەچێتە پێش بەڵام بۆ خۆشمان هەر علاقات و پەیوەندی هەردوو فراکسیۆنەکەش کاریگەریە بێت کاریگەری ئێمە نزیشین لە پرۆسی هەڵبژاردن و کوجەناب دامەژەت پێدا و ماوەشی کەمان ماوە خەڵک تۆزێ بە تایبەتێمە لەسەر ئەو موچەیە و ئەو لێبڕینەی کە نەماوە بپرسم چکە جەنابەت ینی زانیاری زۆرە لەوبارەی و خۆت سەرۆشی هەم فراکسیۆنی یەشێتی هەم لیژنەی دارایی لە پەرلەمان ئەی خەڵکەڵێت ئەم موچەیە تاوەکو دوای هەڵبژاردنەوە گەر هەڵبژاردن تەواو وڵا لێبڕینەکەیەتەوە ینی هیچ دڵنیایەکەیەکە بێ بە خەڵک بەڕاستیانی کاک زیاد دڵنیایە زین بەم شێوەیە تاوان تۆ بەسەر چاوەکانی داهات لە هەرێمی کوردستان بریتە لە خاڵی ئەساسی و گرنگی نەوتە لە ڕابردووە خاڵی ئەساسی و گرنگی ئەو پشکە بۆ کە لە ناوەندەوە گەیشتکاویش یەکێکە لە سەرچاوە داهاتە گرنگەکان بۆ هەرێمی کوردستان نەود ئێستا سعری نەود لە بەرزایە کە ئەگەر نرخی نەود دابەزێ کاریگەری لەسەر عێراق و هەرێمی کوردستان چکە لە عێراق و هەرێمی کوردستانە لە 1970 داهات پشتی بە داهاتی نەود بەستووە لە عێراق و هەرێمی کوردستانە لەگەڵ دابەزینی نرخی نەود ئەچیت تووشی قەیرانە بینەوە ئێمە لە هەرێمی کوردستان و ئێستا لە نرخێکی باشە $5 وەرەسەر ئەوەی کە لەگەڵ ناوەندگەشتی ناڕێکەوتێن و قانونی بودجە دەرچوو بە پێی و قانونە کە پشکی هەرێمی کوردستانی تیا پارێزراوە ئێستا تاوەکو ئەو تیمانەوە گەنەوە ئێستا ماگانە 200 ملیار دینارە نێرێتە هەرێمی کوردستان ئەمە تاوەکو ئەم قانونە ئیشی پێ بکرێ بە تەشی دەمەش هەچێشی بۆ دروستنای بەڵام لە دوای هەڵبژاردنەکان ئێمە خۆمان نەزانین هەموو لایەکمان نەزانین ماوەیەک دوای هەڵبژاردنەکان حکوومەتی تازە پێگەیەنرێ لە عێراق بۆیە گرنگە هەرێمی کوردستان ئەمەی کە ئێستا هەیەەوە چەند مانێکە کە بەبێ لێبڕین موسادرێ بۆی ئەمە بەردەوام بێ
پێویستمان بەوەیە کە ئەو علااقات و پەیوەندیانە هێمانە زۆر زیاتر ئێتیمامیان پێبین ئەو هێزانە ئەمە علااقاتانە کاریگەریان لەسەر حکوومەت هەیە ینی ئەوە ڕاستیە تێکچوونی علااقاتەکان یان سارد و سڕی علااقاتەکان کاریگەری لەسەر پشکی هەرێمی کوردستانی لەسەر بجابێ لەبەرەوە ومێ دەکەم کە من پێشنیارە بۆ هاوپەیمانی کوردستان کە ئیشەڵا بە ژمارەیەکی باش لە کورسەکان بەدەستێنین وچینە بەغا کە بە زووی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵەکانی هەوڵە سیاسەکانی خۆی بخاتەگەڕ بۆ علاقات و پەیوەندیان باشتر بکات هەرێمی کوردستان جارێککە تووشی قەیرانی دارایی نەبێتەوە زۆر گرنگە بۆیە یەکێک لە خاڵە ئەساسیەکان کە من بەلامەوە گرنگاڵم پێویستە خەڵکی کوردستان ڕەنگەم پرسیارە ڕوبەڕوێ کادرەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بێتەوە بۆچی پێویستە خەڵکی کوردستان دەنگدا بە هاوپەیمانی کوردستان چکە هاوپەیمانی کوردستان ئەمە سیاستەکەی لەسەر بژێوی و ژیانی خەڵک ئەو بەپێی ئەو دەستوری کە خەڵکی کوردستان دەنگی پێداوە و وا بکەین کە جارێککە ئەو پەیوەندیانەمان بۆ بگەڕێتەوە و شایستەدارایەکانی خەڵکی کوردستان هەرتەنیا ئێمە لە بواری مالیان نییە شایستەدارایەکان نییە ئێمە کێشەی خاکمان هەیە لەگەڵ عێراقی کێشە هێزی پێشمەکەمان هەیە لەگەڵ عێراق و دەیان کێشەی تر کە پێویستە ئەمانە لە داهاتوە هەوڵ بدرێ علاجکردن چارەسەر لە چوارچەوەی دەستوری عێراقا زۆر سوپاس بۆ برای عزیزم کاک زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان کە لە ستودیۆ لە پانۆراما لەگەڵمان سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ ئێوەش بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەیەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ